نقطەی دووهەم مەیدانی دووهەم مەیدانی پاڵفتەکردنی خۆیت ڕەفتارێکی بەهێز ڕەوشتێکی ڕەسەن وەرگیراو لە عەقیدەی ئیسلام لە عیباداتی ئیسلام برانی بەڕێزم ڕەوشت لە ئیسلامە پەیوەندی هەیە بەسەر عەقیدەکەوە ڕەوشت کارێکی جودا نییە وەکو ئەوەی کە ئێستا سکولاریزمەکان لێی تێگەن سکولاریزمەکان لەبەرەوەی داماون ناتوانن ئەخلاقیاتی خۆیان چابرا مارکسیە وەکو فەلسەفە مارکسیە وەکو سیاسی پراگماتیزمیە وەکو قیمێکی عەشایری کوردەواریە هەمووی لێ تێکەڵ بوون بۆیە ناتوانێت پارسەنگ خۆی ڕاگرێ و ئاڕاستەوانەکەشی بە شێوەیەکی ڕاست بباتە پێش بەڵام کابرای مسلمان لاینی فەلسەفی لاینی خیتابی سیاسی لاینی قیەم و نەریتەکەی لاینی ڕەفتار و ڕەوشتی لاینی خێزانی لاینی سنووری شەرع حەڵاڵ و حرام زانینەکەی هەموو ئەم مەیدانانەی لێک خوای پەروەردگارەوە هات لێک ئیسلامەوە هاتوو لەبەرەوە یەک مەنزومەیە ئەم ئینسانە ئاسانتر پەروەردگار ئەمەش مەیدانی تەزکیەتێت خوای گەورە فەرمێ وەیوزەکیهم یان وەیوزەکیکم وەیوزەکیهم تەزکیە بۆ خۆی یعنی چاکسازی یعنی پاڵفتەکردن یعنی گەشە و نەشو و نماکردن تۆ وەختێک زەکات دەرەکە یعنی ماڵەکەت پاڵفتە کرد خۆی زەکاتی خوێنە یەکێک خوێنەدا بۆ ئەوەی بەدەنی ئیسراحەت کا و پاڵفتە ببێن لەوێوە هاتووە ئەنجا بە زمانی علم النفس ئێستا کە ئەڵێن تەزکیەی نەفس یعنی چی علم النفس پێڵێ تعديل السلوك تعديل السلوك يعني الراس كردنوي الرفتار جاء علم النفس كشرحي أواكات وهكذا خندبتي فلسفي تربية يعني علم نفسي فرورد كردني مناض يعني مكتب يعني مع مستانيا دورات يعني ديويا لكلية تربية خندويانا تعديل السلوك بريتيا لشي بريتيا لا جرهنان وهوششان ولادان والراداني أو شتاني كمرغوب نيا بلام لدلو ذروني أم عبد ياحي أم إنسان ياحي بون منا متكدك جقر خواردن لا كلبكاني ممنوعك علم النفس ليرا محاولة تعديل السلوكك أم إنسان وافر وردك قناعتي في بينك جقر خواردنك خراب يعني كاري تشيتر هر جور خرافيك عادة تعليماتي مكتبة قواله لمسد إسلامي شو همان شوية إسلام كمان التعليمات دانا وبو فرورذكرني أم إنسان دواء يتلو عليهم آياته آفاقي زور آصيش برفراواني أداتي لقردون لآفاق نفسه قردون سنريهم آياتنا في أنفسهم وفي الآفاق حتى يتبين لهم أنه الحق أم آيات آفاق أنفسها وانا إنسانات وردور قناعاتي بودلو سبك دواي وحي خوايك وحي خوايش دعوي ليك بأويتو شايان تربي خواه بپرستی صالح تربي هذا تزكي نفسي خواه بكي تزكي نفسي خواه مشوم بكمال تعديل السلوك تعديل السلوك مشوم بكمال بو قناعات وعقيدة لنا اختائي تشسبينا بوحي خواهي رفتار روشتا كانت راس كارو بتعليماتي پیغمبر عليه الصلاة والسلام كأفرمي كل مما يليك لبردني خوته ونام دابو دستوري چه خواردنت فيركات دابو دستوري چه قصة كردنت فيركات وهروها حبينين بمشيوه تعديل السلوك كأكات لناحي تزكية لإسلامتيا تزكية كبريتيا لو لقل اشتيا دائما دوش دارينو ئەڵێن بژارکردنی دڵ و دەرونی لەو نەخۆشی خراپانەی کە تیاتی دە هەموو جارێک باسێکەینەوە لە تەزکیەی نەفسەکە ئەڵێن ئەم ئینسانە پێمان موهیممە کە پاڵفتەی لە چی کفر و شرک و فسق و فجور و نفاق و ئەنجا لە عجب و تەکەبر و غرور و هەڕاوبوونی خۆی و ئەنجا لە غەیبەت و نەمیمەت و لە تووڕەبوون و لە بەخیلی و چاوچنۆتی و پیسکەیی و لمجاهدة كردن والرياضازي لقمان خرابي بخلقي أمانة هم يدركوا دعوة أمانة هم يخوشين أم عبد مسلمانة لهر خريجي خوي ببويتها طالفتينك جاء لقاعدتي أصولية كان فرمي التخلية قبل التحلية
بەتاڵکردنی ژوورەکە لەژەوشتی تری لێدانی وەختێکی ئەتەوێرە قەلەفەی تازت کردی و قەلەفە کۆنەکان لاوێ بێ قەلەفە کۆنەکان بینیتە دەرەوە تا هی تازەکانی لێ بکەیت کەوە تەخلیە قبل التەحلیە بژارکردنی دڵ و دەرونی خۆشت لەم گوناحانە و لەم خراپەکاری و لەم نەخۆشیانێکە هەندێکیم باس کرد ئەنجا دوای ئەوە خۆشەویستی خوای گەورەیە خەیتەنە ئەمەیە پەروەردەکردنی ئینسانەکە ئەمەش لە لای چێ ئەلمانی دەسەکرد کابرای پارتیوێچەتی 50 ساڵە ئەفرادی خۆیان پەروەردەکەن گەندەڵستانێکیان دروست کرد خراپترین کەس لە کۆمەڵگەی ئێمەیە حیزبیەکانن گەندەڵترین ئینسانی سیاسی گەندەڵترین ئینسانی فکری گەندەڵترین ئینسانی ئابووری دل و جەردە و مەلەفکەشت بوو حیزبیەکانی پارتیوێچەتین یعنی تۆ 50 ساڵە هەر مرۆر و جاکەڵەت چاندووە تۆ سەیری کرد کە قیاسەکەینەوە بە ئیسلام ئەم ئیسلامە چەند گەورەیە ئەم ئیسلامە چەند عەظیمە ئەم ئینسانە يتلو عليهم آياته أوهم آفاق الأنفسي بو ڕوون کردوتە ئافاقی دنیای بیرخستوت لە هەموو نقطەیەکی ئەم گەردونە کۆڵیوەتەوە هێناوە پیشانی داوەتەوە دوای ئەوە جەستەی دوای ئەوە دڵ و دەرونی لە ناخە پاڵستە کردووە هەمووی لە درک و داڵی خراپەکاری و لافەنگی لە دڕدۆنگی لە بەدگومانی لە ناڕێکی مستەقیمە ئینسانی پەروەردە کردوتە بە خۆشەویستی خوای پەروەردە کرد ئیسلام زۆر بایەخی بە تەزکیەی نەفس و مجاهدەی نەفس داوە زۆر بایەخی تێداوە کە ئەبێت کاری لەسەر بکەیت چونکە ڕەزامەندی خوای پەروەردگار بەوە ڕەفتە جگە لە ئیستیقامەی دنیاشە ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها وكسر سرتوت سرفرازة كتسكي نفسي خوي كردوها پاڵستەی کردووە پارسەنگی کردووە خۆی باش ڕاگرتووە خۆی باش پەروەردە کردووە ئەمما ئەو کەسێک کە خۆی لافەنگ پەروەردە کردووە گوێی ناداتێ و هەر چۆنە هادووە ئەڕوا ئەوە بە تەکید خۆی گەورە فەرمێ وقد خاب من دساها زیانی لێکرد زیانەکە لە خۆیە کرد بۆیە لە ئیسلامە ئیسلام ناهێڵە ئەم شوێن کەوتووی کە ئیمانی هێنا پێش هەموو شتێکە فەرمێ لەو شوێنە دەرچۆ کە نەریتی ئیسلامیە بغزێنی لەو بیئەجاهیلیە دەرچۆ هیجرەتی نەفسی خۆت بکە هیجرەتی گوناح بکە والمهاجر من هاجر ما نهى الله عنه چۆن بیتە مهاجر إن شاء الله لدرسي أمة المسلمانة كادينا سري چۆن بێ بە مهاجر مهاجری یەکەمەوەیە کە هیجرەتی کولتوری جاهیلیەکەی هیجرەتی داب و ڕێسا و نەریتی ئەوانەکەی چۆن هیجرەتی ئیمانیت کردووە باوەڕت هێناوە و جاهیلیەتت خستۆتە ئەولاو بە معتەقەدات و ئەفکاریەوە هیجرەتی قیەمیژەکەی ئەمجارە هیجرەتی بەرەو قیەمی ئیسلام واز لە کۆمەڵگەی جاهیلی دێنی بەدەستی چەپ ناخۆی ئەمجارە بەدەستی ڕاستە خۆی لە میواندارەتی تا هەرەوەنی بڕێ لە دەرگا بدەیت قسە بکەیت نا ئوسوڵ و ئادابی میواندارەتیەوە وەرەگیتەوە هەموو کیانی خۆت پەروەردە ئەکەیتەوە لەسەر ئەم پەروەردەکاری بۆیە ئیسلام زۆری بایەخ بەوە داوە کە ئەم تاکەی کە مسلمانە بێ ئەبێت لەو بار و دۆخ و کەژ و شێوە جاهیلیە کە تیایە ژیاوە لەوێت دەرچێت بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئێوە نەمێنێتەوە ئەجینا چۆنەتوانێت قیەمی ڕۆحی وەربگرێت سلنا جرجي مجتمعي جاهلية بجي توكو مال الرفيق هم سرسرين هم شراب خورن هم زيناكارن انا شقيت عزيز السجوري تاعي يشان جيرو فرندي شي انا وتويشان شرابي داناو تلقى الى نجبكي شلون اتواني جابوا نريتو بارسنجتي قيمي خود ببارزي لنا ام جو في صفات ده توكي سلاش انا هجرت بكي عشان ايمان دوكو اوانيا بإيمان هجرة الدرخواي جورا كذا يسا بالرفتار والروشت دابو نريتي كومالاتي كشف هجرة بكي لنا أوانا ماجي بوي فالستابدي بوي بتواني رفتاري شي بقوة روشتي شي بارسانك بتواني لجاني خوتا دروس بكي كلا قال إسلامك يا بقونج إما مو أنا زانين كإسلام لتزكير نفسه بايخي بم نفسه دعوة براني برزم سيقونا غيبو دياري كردوه أنا حديثي صحيح في غمرها عليه الصلاة والسلام جبرائيل كذلك في غمر ما زال فرسيه درباري إيمان وإسلام وإحسان
دربارەی ئیسلام و ئیمان و ئیحسان لە پێغەمبەری نازارە پرس ئیسلام لە سەرەتاوە ئەوەیە کابرا هاتۆتە ناو ئیسلامەتیەکە و ظاهرەن تەسلیم بە دینی خوا بوو بەس نازانی منافقە جاسووسە غەدارێکە باوەڕی دامەزراوە یا گەڕێتە بۆ سەر کوفر یا هەر شتێک بەڵام ظاهری مسلمان بوو دوای ئەو ئیماندارێتی و تەقوا و دینێکە کە لە دڵ و دەرونیا دروستە بێ ناوەوە و دەرەوەی تەسلیم بەخوای پەروەردگار وقالت الأعراب آمنا قل لم تؤمنوا بل قولوا أسلمنا ولكن قولوا أسلمنا أعراب كان هاتمت يعني من مسلمان بوين إيمان دار بوين فرمينا بلن تسليم بدين إخوة بوين سرزارك ظاهر المسلمان بوين يعني من هذا إيمان شو تفضليانا ويانا أو كسلم مزجل طيبينين حكم إسلامتي بس رادين على المسلمان بس من هذا لنا والمنافق يعني أي شيء مشني رفتار لقل خويك بس خوي بقازان جي قيامتي خوي أبل لنا خيشيا فلي إسلام وإيمانك ببرين أجر هاتي نآسي إسلام وإيمان ما ورقت لي برسلم يعني أمجارة شوي منافسة ومسابقة بريت يلا إحسان شيبو فرمي أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك وأخوار برسي كأنما أي بيني شو كأجر خوتوش أو نبيني خواهي ترجع تو بيني أمش بلي شيء تركه هم من هؤلاء دين دوي برس بينه لبرا عزيزاني مسي أم إسلام شو الإنسان تزكيك شو الفرورديك بجاري دل دروني فيك خوش بيستي خواهي جوري خاتنا خوش بيستي مسلمانان خاتونا ولا أبرائي شي قاشي تيادرستك رسال الروشتي هم بارسنجكات وبو تقوى قيمة إيماني كالبلو دروني أدرس أنجا يعني أمسي مرحلاني في شانده أفرنا ظالم لنفسه ومقتصد وسابق بالخيرات برو هو بدا خير وبركة قيامة خود زور تلك وصل الدنيا هولا ديالي بخواهر شوني بكاكبا $20,000 كوكا موبو يقدر هالرويش موشتيكم تيبه بو قيامتش $20,000 داني باشا چی لێ ئەبڕێت $20,000 دانی بۆ خانوویەک لە سلێمانیەکی یا لە هەولێر یا لە کەرکووک یا لە شوێنێ $20,000 دانێ بۆ بەهەشتت بۆی لەوەش خانوویەکی ئاوات بۆ دروست بێ على الأقل ئەم ئینسانە ئاوا پاڵکێوەنێ ئەنجا خاتە مەیدانی تەطبیقکردن ئەی خاتە مەیدانی ڕاستکردنەوەی ئینفعالاتی خۆی ڕاستکردنەوەی دیدوتی ڕوانینەکانی خۆی سەیری کە ئەم ئیسلامە برانی بەڕێزم چۆن ئەم ئینسانە مستەقیم گەورە پەروەردگار نایە تۆ گومانی خراپ بە مسلمان بدەیت گومان هەر لە مێشکی خۆتە شتێکە بۆ دروست وەڵی لەخۆ کابرایە جاسووسە هاتۆتە مزگەوتە هەڵە نابێ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئیاکم وەالظەن فإن الظن أكذب الحديث درۆزنترین قسە ئەم گومانەیە جا خوای گەورە مەدحی گومان باشەکانەکە فەرمووی وظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا مسلمان كان جمع پیاویان گمانی باش بە یەکتریە بە سەیری ئەم ئیسلامە برانی بەڕێزن کابرا ناتوانێت بەیەکێ بڵێ وەڵا داوێن پێسی کردو 80 جەلدە خوا 80 جەلدە شەو ڕۆژەم خەڵکی قسە بە یەکتریەڵێ بە دایک و باوک و خوشک و کەسوکاری یەکتریەڵێ تۆ سەیری ئەم فەرقە جەوهەریە لە نێوانی ئیسلامێکی گەورە و عەظیم لە نێوانی خوزعبولات و تڕەهاتێک کە پارتیەکەتی هەنایانە ئەیانەوێ قيمي باب وابتلاني أمي في هالوشن خوشان سريان ليش ونعزان بروشيه